تەنیا بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس بۆ دەستگای ستاندەر وەک هەمیشە سوپاس بۆ برایانەی کە لەو سکاڵانەی دادگای فیدراڵیا لەسەر ئەرکی خۆیان لەسەر گیرفانی خۆیان لەسەر جوهدی خۆیان ماندووە بن من لەناو ئەما چیرۆکێکی جوانە بینم یعنی بەدەر لە سکاڵاکە و نەتیجەکە و بەدەر لە هەمووی دەرکە چیرۆکێکی جوانە بینم بە دەلبەرواری تەنیا بوو زۆریش نەناسرا بوو وەکو ئێسا بە تەنیا لەگەڵ هەندی هاوڕێیە جوهدیە کرد بۆ موچەی فەرمانبەران ئەویست خۆپشانگاتان دەسەڵات گرتی زیندانی کرد زیاتر لە ساڵێ لە سیزنا عەزیەتیدا پێی وابوو کۆتوبەن دەبێ و بێدەنگە بێ ئەم پیاوە هاتە دەرەوە لە سەرباری و زەختە لە دۆک بە پێوە وەسا ئەوجا کۆڵی نەدا ڕۆژ بۆ دادگای فیدراڵ ئەوجا بەشێکی گرنگ بوو لەو سکاڵا لەگەڵ برادەرانی ترا کە پێداگیر بێ لە هەمان ئەو دۆسیەی کە پێشتر لەسەری زیندانی کراوە لەکوێش لە بادینانە ئەمە نموزەجێکە ئینسانە بێ چاوی لێ بکە بەرز بینرخێنیە و ئەم کەسانە بێ لەم کۆمەلگا وەکو سمبول ببیندێن بۆ ئەوەی خەڵکی تریش تەشجیع ببێ ئەهان ئینسان بێ ئومێد نەبێ لە شوێنێک هەر نەتیجەیە بێ ئەی باش ئەگەر خۆپشاندان نەکا و قسە نەکەی و دەنگ نەدەیت و نەنووسیت و ڕەخنە نەگریت و نەچیتە دادگا چیەکەی ینی لای من بەجددی ئەمە چیرۆکێکی زۆر جوانە چکە من بەو پێی لە دۆسیەکەی دادگا و زیندانی کردن و ناحەقیەکان و دواتر لەگەڵ یا بووم کە بینیم ینی بەو شەوق و ڕەونەقەوە شەوان لە دۆ کەڵەسا ئەهاتە هەولێر بەیانیان زوو لە برادران سپارەی خۆ بگرێسە حسابی خۆ بچۆ بۆ بەغدا بۆی دیفاع لە موچەی خەڵک بکەیت ئەمە میسجێکی زۆر گرنگە کەواتە ئەم وڵاتە هێشتا پڕە لەوانەی کە ئامادەن لەسەر گیرفانی خۆیان بەرگری بکەن لە مافی گشتی ئەچمە سەر تەوەرەکەی من کە پەیوەستە بەم هەڵبژاردنە و ڕەبتیەکەمەوە بە ئەگەرەکانی گۆڕانکاری بەڕێزان دوای بڕیارەکەی دادگای فیدراڵ من پێم وایە ئەم هەڵبژاردنەی کە لە کوردستانە ئەکرێت جیاوازە لە هەموو هەڵبژاردنەکانی تر زۆر جیاوازە و پێم وایە تا ڕادەیەکی زۆر ململانی حەقیقی ڕووەدا ینی بڕاستە دەستێوەردانەر هەیە چکە پارەی گشتی هەر بەکارێت هێزی ئەمنی و سەربازی هەر بەکارێت بەڵام بەراورد بە نەزاهەتی ئینتیخاب و دادپەروەری لە بەدەستهێنان و دابەشکردنی کورسی ینی کۆمەڵێک هۆکارن من بۆ نمونە لە کوردستانە سوڵتە حکومڕان ینی حکومڕان لە چەترە گەورەکەی پارتیە حکومڕان چییە سەرۆکی حکومەتە سەرۆکی هەریەمە عیلاقاتی خارجیە نەفتە مەسئول یەکەمی سوپایەوانی حکومڕان ئەمەیە یەکێتی ئیدارەی لایە واتە عەرزی سلێمانی لایە مەرزی سلێمانی لایە عەلوەی لایە ئەمە چەترە حکومڕانەکە لای پارتیە چوار گورس یا چوار هەنگاو یا چوار قەرار بەرامبەری کەوت هەمووی کورسیەتە خوارەوە 11 کورسی کۆتە ئەوەی لە پەرلەمانە نەبوو بێ هەش بە ئازاری ئەوە ناکەی ئێمە لە پەرلەمانە بووین جاری وای بوو من 93,000 هەیە دەنگم هەبوو ئەو 168 دەنگ هێنا ئەوەی خواردووە ڕۆشت ئێمە دۆڕین بە فەرق یەک کورسی زۆر جار قانونی بەویستی ئێمە نەڕۆشتووە کە پێمان وایە لە پێناوی چاکەی گشت یەک کورسی ئێستا هەر لەمە یانزەی لێ بێت دابەشکردن بازنەکان دادپەروەریەکی ناوچەیی زۆر گرنگە بۆ نمونە ڕاستە بەشی هەرە زۆری خەڵکی دۆک ناڕازیە ئەم جارە لە هەڵبژار کۆتا هەڵبژاردن واتە 21 پارتی لە 127 دەنگی دهۆکی هێنا ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە بەڵام بۆ زۆر بوو لەبەر ئەوەی خەڵک نەچوو بۆ دەنگدان بەڵام لە 127 ئەوانەی هێنا بەڵام لە چەتە گشتێکا بیبینی دۆخێکیان دروستە کرد بۆ نمونە پێشتر لە دۆک لە 170 بڕوە لە سلێمانی ئەگەشتە لە 135 کورسی دهۆک دەنگی دۆک لە سەر کورسیەکانی پەرلەمان کاریگەری زیاتر بوو لە سلێمانی ئەمە نەما سلێمانی و هەڵەبجێسە 41 کورسی دۆک 24 بەمەش 5 کورسیەک لە زەرەری پارتیە بێت خاڵێکی کە زۆر گرنگە لە 91ەوە بۆ ئێستا تاکە هەڵبژاردنە کە پارتی دیموکرات هیچ دەسڵاتێکی بەسەر کۆمیسیۆنانی ئەمەش کاریگەریە بێ ئایا تەزویرات کراوە یان نەکراوە من یەک نمونە بۆ ئێوە ئەهێنمەوە ساڵی 2018 بەراورد بە 2021 دەنگی پارتی 106,000 دەنگ کەمی کردووە هاتووە بۆ 581,000 خۆشتی زۆر گەورە زۆرە وانە نیشانەی چیە نیشانەی تەزویر نەکراوە دەنگ یەکێتیش 105,000 دەنگ کەمی کردو لە 18 بۆ 21 لەوە ئەبێ زیاد کە
چکە نسبەی مشارەکە زیایی کردووە کەواتە کێرڤەکە ڕوو لە خوارە کێرڤەکە ڕوو لە خوارە پارتی 106,000 یەکێتی 105,000 ئەوە دەنگی دەرەوەی ناڕاستیە چۆن خۆی ئامادەیەکا بۆ ئەم دۆسیە کەواتە ئەوان ڕوو لە خوارن خاڵێکی کە نەزەریەیەک تێکشکا ئەوە بوو کە ئەیانوت پارتی چی بوێ ئەوە ئەڕوات ئێمە لە پەرلەمان بووین ئێوە لە دەر هەمومان بیستومانە دەرکەوانیە چی بوێ ئەوە نەڕۆی ئەویست کۆتا بمێنێ ئەویستێک باز نەبوو ئێمە بە درێژایی ماوەی پەرلەمان من 9 ساڵ لە پەرلەمان هەوڵماندا یاساکە هەموارکەن بیکەن بە 4 بازن نەیانێشت ئەم کۆتانە کە یعنی من دایما وت لە پەرلەمانە وت کاکە طبیعیە پارتی بنیەوە ئەزانین مەسەن هەتانە ئەندام لە بەس ناکرێت لە پارتی تر بنیانی زۆر پارتین مەسەن پارتەکان جارجار غایبە بوون جارجار لە شتێکە ڕێی خۆی هەبوو یعنی پارتیش بوو ڕێی هەبوو لە هەندێک شتا شتی گچکۆکە بەس ئەوان نە ینی قەت غایب نەبوون سەرۆک باوەڕ کە لە پرسێکە یەکێکیان نەخۆش بوو لە خەستەخانەوە چون هێنانەوە زۆر سیر بوو ینی ئەوە نەتیجەکەی کە وای لێ هاتیە سەر جگە لە پارتی کەس متعاتف نییە لەگەڵیان من پێم وایە ئەم 4 خاڵە بە تەخمین بە لێکدانەوە نزیکەی 20 کورسی زیانیان لێدا ئەگەر نسبەی مشارەکە زیاتر بێ ئەم 20 کورسیە زیاتر دێتە خوارەوە کەواتە من ئەمە ڕێگایەکە بۆ گۆڕانکاری ینی ئێمە بێت جیازی گۆڕانکاری و ئینقیلاب بکەین گۆڕانکاری پرۆسێسە ئەمڕۆ هەنگاو بەیانی هەنگاو دووبانی هەنگاو 4 ڕۆژتر دیبلۆماسی ئەوجا خەباتی پەرلەمانی خەباتی یاسایی خەباتی نووسی ئەمە گۆڕانکاریە ئینقیلاب لە شەو ڕۆژێکە یاسەرەگە یاسەر ناکرێت ئێمە قسە لەسەر گۆڕانکاریەکەین کەواتە ئەبێ پشودرێژیش بین لە پرۆسەکە بەڕێزان من پێم وایە هەڵبژاردننی 2021 دەنگەکان تا ڕادەیە کە ئەم کۆمیسیۆنە سەرپەرشتی کرد و هەڵبژاردننی بسوێت تا ڕادەیەک سەرکەوتوو بوو بەم ئەدلانەی کە لە خوارەوەی یەکێتی نیشتیمانی ئەو مێژوەی هەیە و ئەزانین و حزبێکی کۆنە لە 1990 421,000 دەنگ هێناوە دوای 30 ساڵ ڕێژەی دەنگ دەربووەتە 2 ئەوەندەوانە ئەبێ دەنگکانی بێ بە 2 ئەوەندە هاتووە بۆ 214,000 واتە نزیکەی لە 150 کەمی کردووە لە 30 ساڵە بە تێکڕای کوردستان نەکاتە لە 8.6 ئەوانەی کە مافی دەنگدانیانەیە سلێمانی یەکێتی حکومڕانە لەوێ هێزی سەربازی زۆرە دژە تیرۆری هەیە کۆماندۆی هەیە ئاسایشی هەیە کۆمیتەی هەیە مەڵبەندی هەیە ڕێخستنی هەیە میدیای هەیە لە هەموو محافەزەی سلێمانیە لە 2021 یەکێتی 123,000 دەنگی هێناوە یەکێتی 123,000 دەنگێنێ وانە کە ئەکاتە لە 8.6 واتە لە سەرتاسەری کوردستانە لە 6 هێناوە لە 6 ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە لە سلێمانیە لە 8.6 هێناوە ئەزانین ئەو ڕێژەی ئەخیریش ئەمەی 23 کە باسیەکەم لە 8ەکە بۆ نمونە بەشێکی زۆری ئەوەی هەولێر لەوانەیە ماڵی کەریمخانی برادۆستی بوو بێ هی یەکێتی نەبوو بێ بەڕاستی چکە لە زۆنێکی بچووکە کە مێرگەسوور و سۆنانە 30,000 دەنگیان هێناوە واتە لە زۆنێکی بچووکە لە 156 هەولێریان هێناوە کەواتە یعنی مەبەستم بۆ پارتی 581,000 دەنگی هێناوە کە ئەکاتە نزیکەی لە 116 ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە ئەم پێوەرە بێنە بسووسێ ئەگەر لە 150 خەڵک بچێ بۆ دەنگدان پارتی هەمان دەنگ بێنێتەوە کە قورسە بیێنێتەوە ئەکاتە 32 کورسی کۆتاشی نەماوە یعنی ئەگەر لە 150 بچێ ئەگەر لە 170 بچێ ئەم بێ ئومێدیە لە سنتەری هەولێرا بۆ نمونە سنتەر نزیکەی لە 115 هێناوە بە ئاماری کۆمیسیۆن هەمووان نەزانین چەند بارەگا هەیە چەند هینی حەزب هەیە چەند هێزی ئەمنی هەیە 67,000 دەنگ لە سنتەرە بەڵام چییە خەڵکەکە ناچێ بۆ دەنگدان ئەم بێ ئومێدیە کە دەسەڵات پەخشیەکە زیاتر پەخشیەکە لە ڕۆژانی ئایندا بینن خەڵک دێڵێ دەنگ چ بەهای هەیە باشە ئەوە ناڕازیەکەیە کە تۆ ناچی بۆ دەنگدان ینی پاسێ دەیت ئەڵی تۆ بمێنەرەوە ئەوەیە کە دەرفەتی کاری نییە ئەوەیە کە قۆرخکاری بەسەراکرێ ئەوەیە ڕەنگە لە زمانی جیاوازەوە ببین من یەک نمونەتان بۆ باسەکەم زۆر سەیر بوو پارتی کە یەک باز نەبوو
پلانێکیە بوو سلێمانی بایکۆت زۆر بێ مایکی خستە بەردەمی خەڵک هەڵبژاردننی کوردستان و لە ڕێی میدیایەکەوە ئەی تو ئامادەی دەنگ بدەی بەیەکێ بچێتە پەرلەمان مانگی 8 ملیۆن وەرگێ ئەم پرسیارە بە جۆرێکە ڕێکە بێ بڵێ نەخێر وانە بەس ناڵێت تۆ بچی یانەچی 111 پەرلەمانتار هەر هەیە 111 پەرلەمانتار موچەی هەیە ئایا کۆمەڵی خەڵکی بەویژدان و بە ئەخلاق و دەستپاک و خاوەن ڕوئیا و خاوەن بەرنامە بن یا لێی گەڕێ ساحەکە بۆ ئەو چۆڵکە ئەم شەڕە سایکۆلۆژیە دەست پێکەنەوە تارگێتەکە زیادکردنی بایکۆتە ئەو دەنگێکی جێگیری هەیە بایکۆت زۆر بێ ئەو ئەڵێ بە 10,000 کورسیەکێنم بایکۆت کە بێچێتە 20,000 کورسیەکان یەتە خوارەوە بۆیە من بەدیدی من ناڵێم هەڵبژاردن هەموو شتێکە ینی هەموو هێلکەکەمان بخەینە سەبەتەی هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکەین خەباتی یاساییەکەین لە دادگا خەباتی دیبلۆماسیەکەین ئەنووسین ڕەخنەی یعنی ئەوەی ئینسان لەسەرەتی ئەبێ بیکە چۆڵکردنی ئەم ساحە کە ئێستا بەڕاستی ساحەکە چۆڵە بەڕاستی خەڵک هەمومانەزانین ئەڵێ باشە زانین دەنگدان مهمە بەس هێزێکی خاوەن ڕوئیا و بەرنامە نییە من دەنگی پێ بم چی بکەم ئەوە ئەرکی دەنگی جددی ناڕازیە لەو کاتەی کە دۆخەکە دۆخێکی دژوارە و ناهەموارە و دەرفەتیشەیە ئەگەریش هەیە سیاسی خەڵکی خاوەن هەڵوێست ئەوەیە ئەم دەرفەتە بقۆزیێتەوە بیکا بە حەدەس یعنی ئێمە هەر لە ماڵ دانیشین و هەر ڕەخنە بگرین و جار 15-20 کەسمان کۆ ببینەوە و دەردەڵ کەین و بڵاوی کەینەوە دوای ئەوە چی مەسەن باوەڕکە بۆ لە هەولێرە لەوانەیە هیچ ێزێ ئەوە نخبەی پێ کۆ نەکرێتەوە دوای ئەوە چی بۆیە من گەشتبینم وابێ هەمومان گەشتبین بین و خۆمان حازرکەین بۆ قۆناغی ئایندە دەنگی جددی ناڕازی سیاستکردن بە ئەخلاقەوە ئومێد بگەڕێتەوە بۆ سیاست ئومێد بگەڕێتەوە بۆ خەباتی پەرلەمانی بە پشوو درێژی استیفادە لە هاڵەکانی هێزەکانی ڕابردوو بکەین بۆ نمونە پەیمانێ بدەین لای خۆمان کە ئێمە ناچینە هیچ حکومڕانیەکەوە لەگەڵ پارتی وەکێتیە لەبەر ئەوەی لە ئەسڵا حکومڕانی نییە حەزبڕانی هەیە لە وڵاتێکا مەتار دابش کرابێ هێزی چەکدار دابش کرابێ پارە دابش کرابێ ئەرز دابش کرابێ مەرز دابش کرابێ زۆن دابش کرابێ حکومڕانی لە چیاکەی وانی ئەبێ بڵێ من پشوو درێژم بەدیلی حەقیقیم سەری جاهپەکە واز لە گوتاری جاهپە بێنە تۆ باوەڕی پێێتیانە ئەو 20 چەند ساڵە معارەزەیە سیتریش بچێتە معارەزەوە ئەچێ لەگەڵ ئەردۆگانە حکومەت تەشکیلکە نا ڕوویای خۆی غەڵەتە یا ڕاستەوە لەوە گەڕێ بەس لەسەر ئەو ڕێگەی خۆی بەردەوامە کە باوەڕی پێێتی بۆیە من نازانم بەڕاستی کاردانەوەی پارتی چییە بێ چکە ئەگەر وا بێ بیانەوێت دەسیکەن و مەرسوم دەرنەکەن تا 1-2 هەفتەی تر و کۆمسیۆن لە حوتەوە وا دەکەی تەواو بێ بەڕاستی هەریەمی کوردستان و خۆشیان چکە خۆیسە سەرۆکی حکومەت ئێمە نین سەرۆکی هەریەمی ئێمە نین ئەخەنە گێژاوێکی ئێجگار گەورەوە کە من پێم وایە تونێلێکی تاریکە ئەو سەری دیار نییە ڕێگای دروستەوەیە هەڵبژاردن هاتووەتە پێشەوە ململانی حەقیقی هاتووەتە پێشەوە ئەم ململانی حەقیقی سوپاس